خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە کفری شاری کفری خۆشەویست لەوێ مۆزەخانەیەک سەنەتی بۆ کفری و قەلەق بووی حەز ئەەکەم دوای ئەم بەرنامەیە هەر خۆم بچم بۆ کفری دڵم بە گەرمیان هەموو یەکرێتەوە من هەموو گەرمیان ئەی بم لا بە کوێستانی هەر دڵم پێکرێتەوە باش اینجا لە کفری مۆزەخانەیەکی پێڵەن مۆزەخانەی کلتوری شار زۆر مۆزەخانەیەکی تایبەتە تەواو سەرنجی گەشتیارانی بەلای خۆیان ڕاکێشاوە پەیتا خەڵک ڕووی تێکەن ئەو کەلەپەل و کەرەسانی کە لە نێو مۆزەخانەکەیە لەسەر ئەرکی ئەکرێ بڵم چین ئەوانی کە هەڵێ لەسەر گیرفانی خۆیان لەسەر بنیەتی خۆیان بەبێ هەستکردن بە ماندوێتی هەستیان من بەرپرسیارەتێک گەورەیە کردووە کە ئەوانی ئەو کەلوپەلانی کە دوێنێ باو باپیرانمان بەکارێن هێناوە ئەمڕۆ لەنێ ئەو مۆزەخانانەیە دانرێن کەسانێک کە چن سەردانیەکەن بیران دەکەوێتەوە یان منداڵەکان ئەویان بە بیردا دەهێنرێت کە دایک و باوکمان دوێنێ و پێرێ چۆن ژیاون بەچی کەرەستەیەک ژیاون مۆزەخانەکە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە تەمەنی کەلوپەلی نێو مۆزەخانەکە هەندێکیان چەند سەدەیەک بەسەر تێپەڕبوونی دروستبوونی تێپەڕیوە اینجا با باسی ڕۆڵی مۆزەخانەیەکەین لە بژانەوەی کەرتی گەشتیاری بە تایبەتی لە کفری زۆر بەڕێز کاک سۆران عوسمان سەرپەرشتیار و بەڕێوەبەری مۆزەخانەی کلتوری شارە دامەزرێنەری مۆزەخانەی کلتوری شارە لەنێو مۆزەخانەکەیە اینجا کاک سۆران ئازێت ئەین گەشتێکمان پێ بکا بەنێو مۆزەخانەکە نەکتەنە قسەی لەگەڵا بکەین دوای گەشتەکەی قسەشی لەگەڵاکەین بە قسەوە کاک سۆران هەندێک کەرەسەما پیشان بە کاک سۆران گیان بەیانی باش سڵاو لێ بێت مۆزەخانەی کەلتوری شار لە کێوە دەست بە بنیادنانی کراوە مۆزەخانەی کلتوری شار لە ساڵی 2014 لە سەروبەندی شەڕی داعش و ئەو سەردەمەی کاولکاری میراتە توراسیەکانی عێراق ئێمە بیرمان لێ کردەوە کە کفری یەکێکە لەو شارانەی کە بە پیرە شارەکەی کوردستان ناوزەندی هەیە و خاوەن مێژوو و حەزارەتێکی گەورەی هەیە بیرمان لێ کردەوە کە لە مۆزەخانە چۆن لە شاری کفری چۆن مۆزەخانەیەک بنیاد بێت هەڵبەت ئەو کات ئێمە دەستمان بە کۆکردنی کەرەستە کرد و خۆشبەختانە لە ڕێی بەڕێز کاکشێرکۆ و سەردەمە قایمقامی غەزای کفری بوو توانیماندین بینایی پۆستە و گەیاندنی کفری وەربگرین ئەو مۆزەخانەی تیا تەسیس بکەین و دای بمەزرێنین و خۆشبەختانە ئێستا یەکێکە لەو مۆزەخانەی کە لە ئاستی مۆزەخانەکانی عێراق لە ڕیزبەندی مۆزەخانەکە لە پوریە یەکەمەکانە و مۆزەخانەکە لە ساڵی 2015 لەسەر دەستی هونەرمەندی گەورەی کورد عەدنان کەریم افتتاح کراوە. زۆر باشە کاک سۆران باسێکی ئەو بیناو باڵەخانەیەمان بوو بکە کام مۆزەخانەی تێدایە با بزانین تەمەنی ئەم بینایە چەند بووە پێشتر ئەم بیناو باڵەخانەیە چی بووە؟ طبعا ئەم بینایی کە ئێستا مۆزەخانەکەی تایە بینای پۆستە و گەیاندنی کفری بووە طبعا لە ساڵی 1920 کە کفری بێتە قەزا و لە شارەوانی و قایمقامێت و ئەوانەیە طبعا کفری پێش غەزا سەنجەق بووە پێش سەنجەقبوون ویلایەتی سڵاحەیە بۆ ئاگداری جەنابتان لەو کاتەوە پۆستە و گەیاندن لە کفریا هەبووە ئەمە ملحەقی پۆستە و بینای پۆستە و گەیاندنی کفریە هەر بە بەریدە کۆنەکە لە کفری مەشهورە و ئەو جێبەریدەشی ئێستا لە مۆزەخانەکە ماوەتەوە احتیفاظی زۆر باشە دەست خۆش بێ کاک سۆران بگومانە زین کفری یەکێکە لە شارە کۆنەکانی هەرێمی کوردستان خاوەنی حەزارەتێکی زۆر جوانیشە اینجا باسێکیەوەمان بۆ بکە با بزانین ڕۆڵی مۆزەخانەی کلتوری شار لە ڕووی گەشتیاری و بەتایبەتر لە کفریا چۆنە؟ طبعا مۆزەخانەی کلتوری شار و بەنداوی باوەشا سوار سەرای کفری و ئەو کۆمەڵە شوێنە ئاسەواریانەی کە لە کفریا هەن وەکو ماڵی حەسەنە فەنی وەکو تەقاڵتی کفری وەکو حەمامی کفری حەمام پاشا ئەمانە کۆمەڵە شوێنێکن کە بەشێکی زۆریان لە سەردەمی ئینگلیزەکان بەشێکیان لە سەردەمی عوسمانیەکان و بەشێکیانیش دروستراوی دەستی بابانەکانی کفریە ئەمە وای کردووە کە ڕێژەیەکی زۆری گەشتیاری ئاسەواری ڕووبکەنە شارەکە و مۆزەخانەی کلتوری شار یەکێکە لەو شوێنانەی کە هەر میوانێک بێتە ئەم شارە ڕێگەی یەکەمی مۆزەخانەکەیە و ئەو موقعی کە مۆزەخانەکەشی تایە وەکو شوێن لە دیوی
شارە کۆنەکەی کفریە کە ئەم گەڕەکە لە مۆزەخانەکە دەست پێەکە هەتا ئەگاتە گەڕێکی باوەشاسوار کە کاتە گەڕێکی گۆڕستانی ئێمە دەبان ئێمە لێراڵین محلەی کارەبا و محلەی دەدە و محلەی عەجەمەکان و ئەو گەڕەکە کۆنانێکی ئێمە هەمانن ئەو گەڕەکانە هەمووی بوونەتە شوێنی گەشتیاری و مۆزەخانەش یعنی هەتا وەکو معلوماتێک بدەمێ بە تایبەت پێنجشەمان و جمعان و لە جەژنانیشە گەشتیار بە جۆرێک دێت ئێمە مۆزەخانەکە تحملی ئەوە ناکە یەک کەسی تر بێتەنە ئەوەندەی گەشتیار ڕوتیەکە باشەوەڵا لە دیمەنەکان ئایبینین گەشتیارێکی زۆر ڕویان کردوتە مۆزەخانەکە بە تایبەتی مناڵ و هەموو چین و جۆژەکان هەیە لە ڕۆژانە لە کاتژمێر چەنەوە بۆ چەنەکرێتەوە هات نەژوورەوە بێ بەرامبەرە یان بڕەپارێک وەرە گیرێ سوپاس بەڕاستی و پرسیارێکی جوان بوو مۆزەخانەی کللتوری شار یعنی بەندە لە دامەزرێنەرێتی لەوەتەی دامەزراوە هەتا ئێستا یەک دیناری لە هیچ گەشتیارێک وەرنەگرتووە و بگرە شوێنی مانەوەمان هەیە لە مۆزەخانەکە هەندێجار خزمەتی میوانیش لە نهۆمی سەرەوەی مۆزەخانەکە کە تایبەتمان کردووە بە میوان بە وەفد بە خەڵکێک لە سینەماکاران لە شانۆکاران لە هونەرمەندان لە ڕاگەیاندنکاران کە دێنە کفری بەشی زۆریان لە مۆزەخانەکە ئەمێننەوە دەردی ئێمەی کفریان ناڵێن قاڵتێکەشیان لای ئێمە و خزمەتی نانی نیوەڕۆکەشیانمان کردو هەموو شت بێ بەرامبەر لە شتان ساغ بێ کاکە سۆرا اینجا وڵات دیمەنەکان ئەوەنە جوانن منیش حەزەکەم گەشتێ بکەم بەناو مۆزەخانی کللتوری شارە لە کفری اینجا ئێستا تۆزێک تۆمان دۆکەین عەزێتی تۆین تۆ هەستی هەندێک لەو کەلوپەلە دێرینانی کە لە نێو مۆزەخانەکەتانە هەتانە پیشانمان بە و بە زمانە شیرینەکەی خۆشتان پێمان بڵێ کە ناویان چییە؟ بەر لەوەی من هەستم ئەو شتانە پێشاندەم لەسەر ئەم هۆڵەی کێتیایان حەزەکەم ئاماژت بۆ بکەم بەوەی کە ئەم شوێنە شوێنی خەنەبەندانی ئافرەتانە خەنەبەندانی ئافرەتان لەم ژوورەیە ئەکرێت و زۆربەی کات و ساتەکان لێرە بۆ ئافرەتان کراوەیە بۆ بکوزاوەکان کراوەیە بۆ میوانان ئەوانە دێناوێ کاک هەموو شت بێ بەرامبەرە خاتون هەموو شت بێ بەرامبەرە دەستان خۆش بێ ماندوو نەبن لەم ژوورەیە گۆزەکان و باسوقەکان و ئەوەی قاسە کۆنەکانن هەموو هەریەکەیان بە تەمەنی جیاواز لە مۆزەخانەکەیە پارێزراون و گەسێکی ئەمەیان لێرەوە ئەو باسوقەی کە ئێستا جەنابەت ئەیبینی و کامێراکەی لەسەرا ئەوە یەکێکە لەو باسوقانەی کە کاتی خۆی ئاوتەماتە یا گۆشتی ئەو شتانیان تیا هەڵگرتووە کە تەمەنی زۆر لە سەروی 150 ساڵ زیاترە ئەو کەرەستانی کە لەم مۆزەخانەیە ئەگەر ئەم شت کاک سۆران بۆچی وەرەقەیەک شتێک نەنووسراوە لەسەر پارچەکان ینی وەکو پێشنیارێک تەبان ئەزانم خۆتان ئەو ئەرکەشە گرناستۆ کەسێک دێتەوێتستانە سوپاس بۆ پرسیارەکەت بەڕاستی ئەوە بابەتێک نییە کە مەسەلەن ئێمە بیرمان لێ نەکردبێتە هەڵبەت بۆ ئەم جۆرە پێویستی بە جۆرە عاجێکەیە پێویستی بە جۆرە ماتریاڵێکەیە بۆ نووسین لەسەری شتەکان کە بمێننەوە کە مانەوەی باشیان هەبێ ئێمە توانی لەسەر کاغەزێک بینوسین و مناڵێک لای بات و لای بەرێت بەڵام جەنابیشتان و کورساتیش زۆر باش ئەزانێت ئەم مۆزەخانە تەنها کەسێک کە خاوەنداریەتیەکە و لە هۆڵیایەتی و پاراستیوێتی و خزمەتیەکە منم و منیش مامۆستایەکم ئەو قەدەری ئیمکانم نییە ئەوەی ئیمکانی منە لەسەر ئەو مۆزەخانە سەرف کراوە ئەو پرۆژەی جەنابیشتێڵێ باش کولفەیەکی زۆری تێمە زیاتر لە 1000 پارچەمان لە مۆزەخانەکە باش ئەو کاتی کە هەمانە چەند کەرەستەیەکمان پیشان بە کە مێژۆکەیان زۆر کۆنە ینی هەست بکەین زۆر تەبان هەموو شتەکان دانسقە و دەگمەن لێنێ مۆزەخانەکەیە کە ئیبینی ئێستای ئەو گۆزانەی کە ئەو گۆزە و شەربانەی کە جەنابەت بینی هەمووی تەمەنی هەیە پێم خۆشە بچینە ئەو ژوورەی کە هەموو ئەو کەرەستە کوردەواریانەی کە لە دێر زەمانە کاری پێکراوە بیبینین ئەگە لێرەوە دەست پێ بکەین ئوستاد حەزەکەم ئاماژە بە بابەتێک بکەم لە ڕووی زمانەوە ئێمە ئێستا لە کوردستان گرفتێکی گەورەی ئەو زمانە شرینە کوردیەمان هەیە کە بریتیە لە 26 شێوەزار و بنزار ئێستا ئەم زمانە و ئاخەریکە
بە جۆرێک لە جۆرەکان یعنی بەرەو لە ناوچوونەچێ ئەوەی کە ڕژێمی بەعس ئەوەی بە تورککردن و بە فارسکردن و بە عەرەبکردن نەیتوانی زمانەکەمان لابا ئێستا جۆرێک لە مۆدل هاتووە ئەم زمانە خەریکە لە ناوەچێ ساگە لەم تەونەیە ئاماژەی پێ بکەم ئەمە پێوترێت تەون بەڵام ئەم شێوازە گشتیەکە تەونە ئەگە سەیری ئەم دوودارە پێوترێت باڵەوان ئەوە سەردار و ئەوە ژێردار و ئەمە گورد و ئەمە پشت گورد و ئەوە کوتەک و ئەوە کەڵکیت یعنی ئەمە ئەم هەموو شە کوردیەمان هەیە ئێستا ئەمنەوەی کە ئێمە هەمانە ڕەنگە هەر نەزانن ئەم بابەتانە چی ئەگە سەیری ئەم مەشکەیە بکەی بە شێوە گشتیەکەی مەشکەی پێوترێ بەڵام ئەمە سێپایە ئەمە گورێسە ئەمە دەسەخورە ئەوە ناونوێنکە ئەوە پشکە ئەوە مەشکەیە ئەمە بە شێوەزاری هەر پارچەیەک و ناوێکی خۆی ئەمە من زیاتر بە شێوەزاری گەرمیانیانە طبعاً لە شارە زوور و لە هەورامان و لە ئەو دەرگایە چیە وێنەی ئەو دەرگایە یاخوێنەکەیمان پیشان بوو پێمان بڵێ مێژوی ئەو دەرگایە بۆ کێگەڕێتەوە سەکەم زۆر کۆندیار بوو و بێنی شما بزانم دوو دەستکی هەبوو بۆ طبعاً ئەمە دەرگای سلێمانی ئەمە دەرگای یەکێکە لە دەرگا فاخرەکانی کفری چکە ماڵانی کفری و گەڕەکە کۆنەکانی ئێستا بە ئێستاشەوە بەشێک لە ماڵەکانمان ئەم دەرگایان پێوە ماوە و ئیشی خۆیەکە بەڵام ئەم دەرگا جیاوازەکەی لەگەڵ دەرگاکانی ترا ئەوەیە کە دوو جێدەستی هەیە ئەم جێدەسەیان کە گوێبیستی ئەبیەوە جێدەستی پیاوە ئەمی تریان هی ژنە ینی کە لە دەرگا دراوە زانیویانە ژن لە دەرگادا یان پیاو لە دەرگادا زۆر زۆر مەڕازە و لاویتە و ئەمەیان 182 ساڵی تەمەنە ئێستا تاپۆی ئەم دەرگایە لە ناو مۆزەخانەکە هەیە باشە کاک سۆران ئێوە ئەم کەلوپەلانەتان چۆن کۆ کردوتەوە یاخود پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم هاوڵاتیان تا چەند هاوکارن لە ئەوەی کە ئەم مۆزەخانەیە دەوڵەمەندتر بکەن بۆ نمونە خۆیان کەلوپەلێکی کۆنیان هەیە بیانە لە نێو مۆزەخانەکەی ئێوە بیپارێزن لای خاتون ئەگەر گەشتێک بە کفریا بکەی خانە خوێی و خانەدانی ئەو خەڵکە ئەزانی چییە کفری شارێکە بۆ هەموو شت هاوکارە بۆ دەستی درێژە بۆ هەموو کارێکە خزمەتی شوناس و نەتەوە و کورد و کوردستان بکە ئەنجا لێرە ئەوە هینمان هەیە جەنجەڕمان هەیە ئەگەر خاتون ئاماژەتان بۆ بکەم بە ئەم قورەمەیە کە ئێمە لە کفری پێڵێن قورەمە لە منتیقەی شارباژێر و سلەیمانی پێوترێت هەوجار ئەمە بریتە لە چەند ناوێک کە بە تەنها لای ئێمە قورەمەی پێوترێت ئەوە دەسە دووە ئەوە گاسنە ئەوە موژانە ئەوە هەپەیە ئەوە گاگیر و کەڵەمە و دیلەشی هەیە ئەمانە بۆچی باشن کاک سۆران ئەنی ئەمە گەشتێک ئەوانە دوور لە ڕووی بینەران و کورسات و جەنابتان ئەمە بە وڵاخ جووتیان پێکردووە بۆ جووت و بۆ ئەو شتانە بەکار هاتووە بینای حوشەکەش زۆر خۆشەکە حوشەکەش زۆر تایبەتە خەڵک چێژی لێ بینەکێتە حوشەی مۆزەخانەکە و بەڕاستی ئەم حوشە زۆربەی ڕۆژان کە میوانان و بە تایبەت ئەوانەی کە مناسەبەتێکیان هەیە یان بکو زاواکان ڕۆژانە دێنە ئێرە و لێرە بۆ فۆتۆگرتن و ئیتر لە گالیسکە و لە ئەو دیزاین و دیکۆراتانە ئوستاجیان ئەو دەرگایانەی ئەبینی هاوشێوەی ئەو دەرگایە کە بینیت بەڵام ئەوە جیاوازەکان تری ئەمە هەر یەکەی دەرگای خانەوادەیەکی کفرین دەرگای بنەماڵەیەکی کفرین ئێستا لە ڕۆژانی داهاتوو کارەکانی تەواوە بێ کە ناوی ماڵەکانی لەسەر ئەنووسری ئەمە ماڵی کێ بۆ دەرگای کێ بووە واتە هەبوون ئەمانە لە واقعدا هەبوون ئەگەر لێرەوە ئەمە هەموو ئەو دەرگا و پەنجەرانەی ئەیبینی دەرگا و پەنجەرەی کفری خۆیەتی و هی گەڕەکەکانی عەجەم و سینەما و قشڵە و دەدە و ئیسماعیل بەگ و ئەو گەڕەکانەیە ژووری وەزیرەکان لێرە شاری وەزیران طبعاً ئێمە نازناوێکمان هەیە ئوستادیان نازناوی شاری وەزیرانە باش کفری کە پێ ئەوترێت شاری وەزیران ئەمە دیکۆمنتەکەیەتی بۆچی ناوی شاری وەزیرانە ئێمە لە زمانی پاشایەتیەوە طبعاً ئێستا ئەم وەزیرانەمان وەزیرەکانی سەردەمی کۆماریە کە بریتین لە کاک ئومید مەدحەت موبارەک لەگەڵ دکتۆر مکەڕەم تاڵەبانی و بۆ ئاگاداری جەنابتان ئومید مەدحەت موبارەک دایکی خەڵکی سلەیمانیە و لە سابوونکەران لە دایک بووە و مؤسسی فڕقەی مەولەوی سلێمانیە عازفی ڤیۆلاژ بووە
ئەوە دکتۆر مکەڕم تاالبانی هەمیشە وەفدی مفاوز لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە جەنابیان بوون خەڵکی کفری بوون ئەم پیاوە بەڵێ ئەم کاک عوسمانی حاجی مەحموود طبعاً ئەمە ئەگەر پێناسەیەک بۆ پارتیزان و پارتیزانیەتی بکەی و پیاوە دامەزرێنێری پارتیزانیە لە کوردستان و یەکێک بۆ لەو پیاوانەی کە بۆ یەک چرکە کورسانی جێنێشتووە و خزمەتی پارتیزانی کورسانی کردووە. ئاسۆزی نەجیب گەرمیانی وەزیری کاروباری کۆمەڵایەتی جەنابیان، ئەویش کاک محەممەد شاکەلی شێخ محەممەدی شاکەلی، ئەوە هەموو شتەکانیانیش نووسینەکانیان بەرهەمەکانیان ئەو کەرەستانی کە هەیەە هەموو لە مۆزەخانەکە احتیفازی پێوە کراوە. گەل لەم دیوەی تری لەم بەشەیان ئەمە کردو خەڵکی کفری بوون لەنێ ئەم مۆزەخانەی توایە جێگەیان بۆتەوە. بڵێ وەزیر بەڵێ بە دڵنیاییەوە هەروەکو ئەمانەی ئێستا ئێمە نازناوێکمان هەیەکەی شاری وەزیرانە حتمما نازناوی ئەمانن بۆیە ئێمە احتیفازمان پێیان کردووە. من وەک ئاماژەیەک پێ بکەم، ئەمە جەنابی کاک عومەر نەزمی، ئەمە هەرچی وەزارەتە بۆ لە عێراقا ئەم پیاوە وەزیری بۆ تا بۆتە جێگری سەرۆک وەزیران. ئەوە مەحموود بابانە کوڕی جەمیل بەگی بابانە کە یەکێک بۆ لە وەزیرەکان و خەڵکی کفرین. ئەویشیان کاک جەمالی عومەر نەزمیە کە یەکێکە لە وەزیرەکان. جایوادارم دەستگیری بکرێ وەزیرەکان جێڵین حەزەکەم چی دەژورێکی ترەوە بێ قسەیەک لەسەر بکەن دەستگیری کاکە سووران بکرێ هەر بەڕاستی ئەوانە بەیکەری مۆمیان بۆ دروست کرێ جوانترە لەو تابلۆی کە دانراوە ڕەنگە زۆر مۆزەخانەکە جوانتر بکە و بە پێستەی بکە. کاک سۆران ڕاستیکێکە لە مۆزەخانە زۆر جوانەکان کە من بینی یعنی من ئێستا خەفەتە خۆملەوەی کە بەرنامی کورسات کوردەواریم کردووە و بە مۆزەخانێم باش نەزانیەوە بەڕاستی لەبەرەوەی کەرەستەی زۆر باش و مێژووی تێدا بووە. کاک سۆران ئێستا لەکوێیت لە چ ژوورێکی تردای و کەرەستەی ترچی هەیە؟ من ئێستا لە ژوورێکم ئەم ژوورە بەشێک هەمە چەشنە جلوبەرگ و تابلۆی هەموو ئەو نووسەر و شاعیرانەی کفری ئەوەی کە هونەرمەند بۆ هونەرمەند عەدنان جاسم، نووسەر مامۆستا عەلی حوسێن، مامۆستا شەماڵ کە لە 4 ساڵ 3 ساڵ لەمەوبەر لە کفریا لەسەر پێنووسەکەی لەسەر ئەتڵەسەکانی تیرۆر کرا، ئەمانە هەموو لە مۆزەخانەکەیە احتیفاز پێوە کرابن بە کورد و ئەحسابی ئەوە شەکەین ئێمە کە کفری شاری پێکەوە ژیان و شاری پێکاتەکانە و یەکێکە لە شاعیر و وێنەگرەکۆنەکانی کفری کە برایم تورک مەمەدە مامۆستا برایم. کاک سۆران کە سوکاری ئەم کەڵە پیاوانی کە تۆ کەرەستەکانیانت کۆ کردوتۆ جلو بەرگەکانیان نووسینەکانیان پێدایسەکانن ئەوان چەند هاوکارت بوون لەوەی کە بزانن تۆ بوارکێکی پیرۆز و بۆ مۆزەخانێکی ئاوە بەکارێنی چەند ئەوان هاوکارت بوون لە پێدانی ئەم کەرەستانە؟ بەشێکیان لە کفری و لە سنووری کفری ماونەتەوە، بەشێکیان لە ئەردەنن، بەشێکیان لە کەنەدان، بەشێکیان لە ینی ئێمە خەڵکێکی زۆر نوخبەمان ئەم شارەی جێشتووە نەماون، بەڵام هاوکارێکی زۆر باش بوونە کە هەموو ئەو شتانیان بەدەستی من گەیانوە. ئەگەر ئێستا سەیری ناو ئەم شوشەیان بکەیت تەواوی کەرەستەکانی شاعیر مەهاباد قەرەداخیە لە مۆزەخانەکە لەبەرەوە خەڵکی کفریە و ئەمە یەکێکە لەو کچانەی کە لە ڕاپەڕینی کوردستان دەست پێکا و ڕاپەڕین دێتە کفری بە سەماعەیەکەوە بانگەشەی ڕاپەڕینەکە بە کۆڵانەکانی کفریە. باشە اینجا لەناو ئەمانە کڵاوزەڕ و زۆرترین کەلوپەلی نێو مۆزەخانەکەمان بەڕاستی پیشامل چونکە ئێمە چێژی لێبینی بەسەر چاو لێرە ئەم بەسەر چاو ئەم دەستەجلەمان هەیە لێرە ئەمە چەند جارێک ئاماژەمان پێ کردووە لە کەناڵەکان بەس هەر حەزەکەم کورسات ئەمە ببینێ. ئەمە دەستەجلی کچێکە بڵین دوێنێ شەومارە بڕاوە، ئەمڕۆ دێتە کفری بۆ هەڵگرتنی جیازی و دەسوودیاری کەم زاوا بۆی بکات و بۆی بکڕێ. ئەم جلانە باتە لای بەرگ دوورەی باتە لای خەیاتێ بۆی بدوورێ کە لە دەرگاکە دێتە دەرەوە گەڕێتەوە بۆ لای خەیاتەکەڵێ ئەوە پارەی جلەکانی حەقی خەیاتێکە نەوەک نەتبینمەوە. ئەو کچە ئەڕوات و ئەنفال ئەبێ و جلەکانی نابینێتەوە. لە ساڵی 2016 ئەم جلانە لە ناو باوەڵێکە من وەری ئەگرم، ئەمیش نەجیب زادەی ئەو خەیاتەیە کە باقی پارەکەی وەکو خۆی بۆ گێڕاوەتەوە لە ئاوەسەی کراسەکە لە فەقیانی کراسەکە. بەڵێ منم چیرۆکەم بینی لە ناو مۆزەخانەیە چیرۆکی جۆرا و جۆر چیرۆکێکی زۆر کاریگەرە بەڕاستی.
تۆش ئەمانە هەمووی پاراستۆ ئەی لەناو ئەم مۆزەخانەیە چەندین چیرۆکی لەو نێو مۆزەخانەکە کێ ئاوا ڕوونکردنەوەیان بۆیە لەسەر کەلوپەلەکان؟ ئەلو کاک سۆران گوێت لێمە؟ ئەو کەسانی کێن سەردانی مۆزەخانەکەی بەڕێستانەکان ئێستا تۆ هەندێک زانیاری لەسەر کەلوپەلەکان بە ئێمە بە بینەران بەخشیوە کەی تری لێ مۆزەخانەکە کە بتوانێت ئاوا ڕوونکردنەوە لەسەر ئەو کەلوپەلانی نێو مۆزەخانەکە با بە هاوڵاتیان؟ وڵی خۆم بە بەردەوانی کاتژمێر حوتی بەیانی ئیتر بۆ هەشت من هەموو تەحسیراتێکم لەم مۆزەخانە هەیە تا 12 شەو لەم مۆزەخانەیەم برایەکم لەگەڵما هەندێک لە ڕەفیقە نزیکەکانم لەگەڵمایە ئەلەم شوشانەیە کە ئەیبینی ئەمەکان چین کفریە بە بچوو کراوەی استادەکە لێرەوە دەست پێ بکەم ئەمە ئاسیاوی کفریە ئاسیاوی قازی کە لە ساڵی 1863 دامەزراوە ئەمە گۆڕستانەکەی کفری ئەو شێوازەیە ئەو شێوازە کەمەربەندی و گۆمەزیەیە ئەمە ژێرتاقی کفریە کە ئێستا نۆشن کراوەتەوە یەکێکە لە شوێنە جوانەکانی کفری ئەمەیان ماڵی حەسەنەفەنیە ئەگەر ئێمە کورساتمان بیر ناچێت کورسار زۆر شیرین خزمەتی ئەم شاری ئێمەی کردووە و خزمەتی لە کور و فەرهەنگی ئێمە کردووە کە ئاڵێ ماڵی حەسەنەفەنی مەبەستم لە درامای حەسەنەفەنیە کە خوالێ خۆش بوو مامەسای گەورە حوسێن مسری ئەو درامای دەرهێنان بۆ کردبوو نووسینی بۆ کردبوو ئەو ماڵەکەی حەسەنەفەنی ئەمیش ماڵی مەجی پاشای بابانە دوونهۆمیش بوون هەموویان ئەوەشیان مێژێکی کۆنی کاک سۆران ئەگەر ژووری تر ماوە پێمان خۆشە ژوورەکانی تریشمان پیشان بێ لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتایی یەچێت فەرمون لە خزمەتتانام خزمەت لێمە دەست خۆش لەم ژوورەشە هەموو ئەوانەی کە ئیشی دەستیان کردووە بۆ نمونە لە کەسایەتیەکان ئەمە یەکەمین ئاڵتونچی کفریە کە وەکالەتی ئاڵتونچێتی هەبووە ئەمە حەمامچی بووە و تروکمان بووە ئەوە وەستای کەمەری گۆمەزی بووە ئەوە جۆڵا بووە ئاسنگەرەکان و ناڵبەنەکان و خومچیەکانی کفری کە کفری شاری سەنعاتکار و پیشەکار بووە هەموو ئەوانەی خزمەتی کیان بە کفری کردبێ ئێمە لەم مۆزەخانە خزمەتمان کردووە ئەمەش یەکێک لە یاریزانەکانی کفریە کە گەشتووەتە ئاستی یانەی زەورای عێراقی یاری کردو 33 ساڵ خزمەتی یانەی وەرزشی کفری کردو لە مؤسسینەکانیەتی لێرەش هەموو تەلەڤیزۆن و رادیۆ کۆنەکان ئەوەی هەبووە لە رادیۆی کەروجاشەوە دوو لە ڕوتانتیایەتی هەتاوەکو کۆتایەکەی ئەگەر سەیری ئەم دەردی هەولێرەکان ئەڵێن گۆپاڵ سەیری ئەم گۆچانە بکەی ئەمە یەکێکە لەو شیرانەی کە 1912 بەدەستی زابطێکی ئینگلیزەوە بۆ لە کفری و ئێستەوەکو میرات بۆ کفری ماوەتەوە لە لامانە ڕاست کاک سۆرانەوە نازانی چەند هزار پارچەی تایە مۆزەخانەکە بە نزیکی ینیخوا بەس لەم ژوورەیە بەس لەم ژوورەیە هزار پارچەی تایە ڕاست چیترن پارچەکان ئەم ژوورەش لێرەوە ئەمە ژووری جلە کوردیەکانە جوان ئەمە هەموو جلی کوردی خانمانم ژوورە جلی کوردی خانمان و هی پیاوانیشی تایە بەڵام خانمان لە کەوای خەس و تەقێنەوە تایەتی هەتا چاوگوێنە لا مستەفا و کاک سۆران کەوای خەس و تەقێن کامەیە ئەو بۆ وای پێڵن خاتون یعنی زۆر پەلەتە بزانی خەس و تەقێنەکە کامەیە ئەمە خەس و تەقێنەکە ئەگەر لێ بوو کاک سۆران ئەمە کەوای خەس و تەقێن جاران نەماوە بەس ئێستا وەکو جاران نەماوە بووکو خەسوو سناپەکەن بە یەکەوە ئەویش زۆر مەبەستیەوە نەبوو خەسوو تەقێن ئەڵە جاران ئەگەر خەسوو بووکەکەی ببینی جلی باشی بۆ کردبوو وەکو شتێکێن های ئەتەقی پێی ناخۆش بوو ینی چی ئەو جلی جوانی لە بەرای منە خۆی ئەوە ئەساسی شەڕەکە ئاساسی شەڕەکە لێوە جۆرە جلانەش ئێستا کەواوتاکەت ئێمە لە کفری کەواو سەڵتەمان هەیە لە بەرکراوە لە کفری کەوای گەلەبی کراوە ئەو کەوایانەی این تورکمانەکان کردویانە کەواو سەڵتە ڕەسەنە کوردیەکە خۆیەتی ئیتر لێرە هەموو یەکەمی شتەکانیشتیان فڕنێکی دروستکردنی سەمون هەیە لە نێو مۆزەخانەکەی توایوەکو کۆتا کەلوپەل ئەگەر نزیکە لێتەوە ئەوشمان پیشان بوو بە پێمان بڵێ مێژۆکەی چەندێکە بۆ چەندێک پێشێستاگەڕێتەوە طبعا ئەو فڕنێکە کە ئەوە بۆ مێژۆکەی دام نەناوەتەوە بۆ چیرۆکەکەی دامناوەتەوە جوانترین و یەکێک لە جوانترین کچەکانی کفری ئەوەی کە ئێمە ئەگەر وەسفی
کچێک بکەین کە زۆر جوان بێ ئەڵێن گڵۆپی سەتیە یعنی ئەوەی کچێک بەوە لەو گرانی و نەهامەتیە سەمونی دروست کردبوو بە کارەبا ئیشی کردووە کارەبا گردی هەتا گەشت بوون پێ هەر توا بووەوە بەسەر ئەو هینەیە ئەوە چیرۆکەکەی زۆر باشە دەستە خۆش بە کاک سۆران سوپاس بۆ تۆ بەڕاستی گەشتێکمان لە خزمەتتانە دوو بۆردیشمانەیە پێم خۆشە بیبینن پێم خۆشە و دوو بۆردە ببینن کە ئەمە قوتابخانەی باوەشا سوارە یەکەم قوتابخانەی کفریە لە ساڵی 1920 6 ساڵ لەمەوبەر ئێمە یادی 100 ساڵی ئەو قوتابخانەمان کردووە ئەمە بۆردی قایمقامەکانی کفریە کە لە محەممەد خاڵسی کوڕەزای شێخ ڕەزای تاڵەبانی دەست پێەکە هەتا ئاگاتە کاکسایری عەلی جاسم بە سوپاسەوەی کێکە لەو قایمقامانی ئێستا هاوکارە بۆ مۆزەخانەکە کاک سۆران عوسمان بەڕێوەبەر و دامەزرێنی مۆزەخانی کللتوری شار لە کفری زۆر سوپاس تۆ کارێکی زۆر پیرۆزت ئەەکەی و کارەکەت زۆر ئێمە بەرزە نرخێنین هیوادارین هەر بەردەوام بووی ماشەڵڵا جامانەکەشت زۆر گەرمیانەوە جوان بەستووە تەنها کاوەسەڵتەکەی کەم بوو حەزمە کرد لە کفریەوە با کاوەسەڵتە دەرکەوتی تا بەڵام قەی ناکەوەژەر کوردیە دەستە خۆش بە کاک سۆران کورسات پای لە ئێمە نەبڕیوە چاوت ماچەکەین سپاس کورسات پای لە ئێمە نەبڕیوە زۆر سپاس بۆ کاکڕزگاریش ئەمیشە پەیامنێرەکەی کورسات و کاکڕزگار و برادرانی کورسات من مێژوم لەگەڵ کورساتە هەیە زۆر دەمێکە ئێوە قسوورتان لە ئێمە نەکردووە بۆ بەرنامەی داهاتوو ئێمەش بە کاوەسەڵتە دێنی خزمەت دەستە خۆش بێ خۆشەویستان ئێمەش سپاسی ئێواکەین کە تا ئێستا بینێری بەرگە و بابەتەکانی ڕۆژێکی نوێ بوون ڕۆژێکی خۆش بۆ مولایەک کاتێکی شاد بۆ مولایەکتان